بەناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەر و یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. ئازیزان و خۆشەویستان، سڵاوی خوای گەورەتان لێبێ. چەمکی پەیامداری چەمکێکە کە پێویستە قسەی لەسەر بکەین و لەسەری هەڵوێستەیەک بکەین کە یەکێکە لەو چەمکە گرنگانەی پێویستە ئینسان چەندین کتێبی لەسەر بخوێنێتەوە و هەروەها بە عەمەلی کاری لەسەر بکات. پێم خۆشە بە یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز بچمە ناو باسەکە، ئەویش کۆتایی ئاەتی دووەمی سوورەتی فورقانە. خوای گەورە ئەفەرمێ: وخلق كل شيء فقدره تقديرا. واتە خوای گەورە کە خالقی بوونەوەر و ئەرز و ئاسمانەکان و ئینسانەکانە، هەر شتێکی لەم بوونەوەرا کە دروست کردووە بە ئەندازەگیریەکی تایبەت دروستی کردووە، یعنی بۆ پەیامێک و بۆ مەهامێکی گرنگ دروستی کردووە. باش، ئینسانیش یەکێک لەو مەخلوقاتانی کە خوای گەورە دروستی کردووە. دەربارەی ئینسان خوای گەورە لە سوورەتی ئەتینە ئەفەرمێ: لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئینسانمان لە جوانترین و ڕێک و پێکترین شێوازە دروست کردووە. ئەم ئینسانیش کە خوای گەورە دروستی کردووە و بە ئەندازەگیریەکی تایبەت دروستی کردووە، حتمما مەهام و پەیامێکی گەورە و ئەرکێکی گەورەی لە ئەستۆیا داناوە. خوای گەورە ئەفەرمێ: إنا عرضنا الأمانة على السماوات والأرض. خوای گەورە ئەو پەیامی کە ناردوێتی ئەفەرمێ ناردمانە سەر ئاسمانەکان و زەوی، بەڵام لە ئاەتەکە ئەفەرمێ نەیانتوانی هەڵیگرن ئەو ئەمانەتە. ئەیکی هەڵیگرت؟ ئینسان هەڵیگرت. کەواتە ئینسان خوای گەورە ئینسانی بەو بوونەوەرە داناوە کە توانای هەڵگرتنی ئەم پەیامەی هەیە و ئەبێ بیگەێنێ. کەسێک کە پەیامدار بێ چاکە و چاکە خوازە، کەواتە چاکەی تەنها بۆ خۆی ناوێ. کەسێکی هەلپەرست و کەسێکی خۆپەرست و هەروەها تەنها بەرژەوەندی خوازی تاکی خۆی نییە. بگرە هەمیشە لە بەرژەوەندی ئاما بیر ئەکاتەوە، هەمیشە ئەوێ پەیامەکانی بگاتە خەڵکانی تر، خزمەتی خەڵکانی تریش بکات. یەکێکی تر لە سیفەتە جوانەکانی کەسێکی کراو و کۆمەڵایەتیە. بۆی بتوانێت پەیامەکانی بگەینێ، ئەبێ هەمیشە لەگەڵ خەڵکە هەڵسوکەوت و تەعاملی هەبێ، ڕێز لە خەڵکی بگرێ، بتوانێت کەسایەتیەک بۆ خۆی دروستکە لە ناو کۆمەڵگەیە تا بتوانێت پەیامەکانی بە جوانی بگەێنێت. ئەمەش وای لێکا کەسێکی کۆمەڵایەتی بێت. یەکێکی تر لە صفات و ڕەوشتە جوانەکانی ئینسانی پەیامدار ئەوەیە کە کەسێکی بە ئەخلاق و ڕەوش جوان و هەڵسوکەوت بەرز بێت. چونکە ئینسان قسە ئەکات، کەسی پەیامدار پەیام ئەگەێنێ بە خەڵکانی تر. ئەی ئەگەر خۆی پەیامێکی گەیاند و قسەیەکی کرد و لە خۆیان مەوجود نەبوو، کەواتە ناتوانێت بە تەواوەتی پەیامەکەی بگەێنی شوێنی خۆی بگرێ، خەڵکانی تر چاویان لە هەڵسوکەوتەکانی خۆشێتی. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرمێ: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. من نێردراوم، إنما ئاداتی حەسرە، یعنی نێردراوم بۆ ئەوەی کە بەها و ئەخلاقە جوانەکان تەواو و ئیتمام بکەم، کامەڵی بکەم. یەکێکی تر لە ڕەوشتە، یەکێکی تر لە سیفەتەکان، سیفەتە بەرزەکانی ئینسانی پەیامدار بریتیە لە ئەلئیتقان. ئیتقان واتە ئەو پەڕی دڵسۆزی و لێبڕان و هەروەها شارەزایی خستنەگەڕ لە ئەنجامدانی ئەو کارێک کە پێی هەڵاستی. کەواتە ئینسانی پەیامدار ئەبێ ئیتقانیشی هەبێت. کۆتا خاڵ کە ئەمەوێ باسی کەم، ئەویش یەکێکە ترە لە سیفەتەکانی ئینسانی پەیامدار، ئەویش بریتێ لە ئەلئیسلاح. ئەلئیسلاح فعلێکی متعەدیە، نەک هەر ئینسان پێویستە خۆی ساڵح بێ. ئینسانی پەیامدار جگەلەوەی کە خۆی ساڵحە، ئەبێ موسڵیحیش بێ، هەوڵ بدا کەسانی تریش بەرەو چاکە ئاراستە بکات. بۆیە پێویستە بڕێزان ئەم سیفاتانە و کۆمەڵە سیفاتی تریش کە ئێستا دەرفەت نییە باسیکەین، ئەگەر ئێمە قەرارە کەسێکی پەیامدار بین، پێویستە ئەم سیفەتانە لە ناو خۆمانە بەرجەستە بکەین تا بتوانین ئەو پەیامەی کە پێمانە بە جوانی بگەین لە شوێنی خۆی و جێی خۆی بگرێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.